هەردوو حکومەتی عێراق و ئوردنن لە بەغداد دوای 9 سەعات لە گفتوگۆ و کۆبوونەوەی چڕ ڕێکەوتنێکی استراتیژیان لە بوارەکانی نەوت و وزە و پیشەسازی و بازرگانی و کوشتوکاڵ و پەروەردە و تەندروستیان واژوو کرد بۆ ئەوەی ئەم هەردوو دراوسەیە سوود لەم ڕێکەوتنە وەربگرن. اتفقنا في مجال النفط على شراء لبواري نود ڕێکەوتین کە نەود لە عێراق بۆ ئۆردون بکڕین هەروەها و توێژ لەسەر نرخ و گواستنەوەی لەو شوێنە دەکەین کە لە چەند هەفتەی داهاتوو نەوتەکەی لێ دەنێردرێ و هەروەها لە ڕووی وزە ڕێکەوتین کە کارەبا لە نێوان ئوردون و عێراق بەیەکەوە بەستینەوە ئەمەش ئاستی کارەبای نێوان ئەم دوو وڵاتە بەرزەکاتەوە. سەبارەت بەم هەوڵانە و پاش کۆبوونەوەکانیان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هەردووشاندی حکوومەتی عێراق و ئوردن دووپاتی پتەوکردنی پەیوەندی نێوانیاندا کردەوە و بە تایبەتی ئوردن مەبەستێتی عێراق لە ڕووی دابینکردنی نەوتەوە هاوکاری چرتر بکە. المشروع هو مد أنبوب پرۆژەکە ناردنی نەوتە لە ڕێگای بۆریەکانی نێوان کێڵگەی ڕۆمێلیا کە لە باشوورە تا دەگاتە حەدیسا پاشان بۆ ئەقەبا ئەم پرۆژەش پرۆژەیەکی گەورە و نایاب و استراتیژیە ئەمەش توانای ناردنی 1 ملیۆن بەرمیلی خاوە لە ڕۆژێکدا. لێکتێگەیشتن و ڕێکەوتنی نێوان عێراق و ئوردن دوای ئەوە دێت کە شاع عەبدوڵڵا سەردانی عێراقی کرد و لەگەڵ گەورە بەرپرسانی ئەو وڵاتە تاوتوێی پرسی ئابووری و سیاسی نێوانیاندا کرد. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.